بناوي خداي بخشن دو مهربان سپاسش هر بأو كده فرمي قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. رحمة مهرباني بسرجاني پیغمبري پیشوا صلى الله عليه وسلم كده فرمي خيركم خيركم لأهلي وأنا خيركم لأهلي. سلام مهرباني خداتان لبي عزيزان خوشويستان بەختەوەرین لە ئاڵقەیشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئەزیزانمان نەگەینەوە. خوازارین کە بتوانین ڕەزامەندی خوای گەورە کە گەرەکمانە لە سەری هەمیان بەدەست بێنین و دواتریش ئەوەی ئەزیز و خۆشەویست لەگەڵمانە سوودمەند بن. بەڕێزان تەوەری ئەمجاری بەرنامەکەمان دەڕۆینەوە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تعامل و هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە لەگەڵ خاو خێزانەکانی. بۆ ئەمجارە لە خزمەتی مامۆستایەکی ئەزیز و خۆشەویست مامۆستایەکی بزر خۆشەویست لە دڵی هەر هەمولایەک جەنابی ڕێزدار دکتۆر شێرزاد عەبدولوهاب ئێمە بەناوی خۆمان و بەناوی ئێوەی ئەزیز و خۆشەویستیشەوە سەلامی خوای گەورەی لێ دەکەین مامۆستاجان زۆر بەخێر بێ. سەلامی خوای گەورە لە ئێوەش بێ سپاستان دەکەم خوازای خێرتان داتۆ یا ڕەب. مامۆستا پێش بەرنامەی دەمێ پرسیاری ئەوە بکەم مامۆستا شێرزاد خوای گەورە وای کردووە محبوب خۆشەویست بێ لەناو خەڵکی بەهۆی ئیمانەکەیتی ئینشاءالله کە خوای گەورەش ئەو علم و بەهرێ بە جەنابتان داوە لە ناتق و لە بابەتانەوە لەبەرچی خۆت کردوتە هەنارە شیرنە ئاوا بزر بووی لە خەڵکە مادام ئەوەندەیان خۆشەوی کو دڵت دێ ئاوا لێیان دوور بی. والله حەقی خۆتە و حەقی خەڵکیشە ئینشاءالله بە دیار دەکەوی ئینشاءالله یعنی وعدمان پێ دێ ئینشاءالله کاتەمە لێرەوە دەکەین ئینشاءالله ئەو بەرنامە بە چەند ئاڵقەیەک بڕۆ ئەوە بە ئاسانی وازی لێ لە خزمەتداین لەبەرەوەی باسەکەش حەساسە مامۆستا ئینشاءالله پێماوی مامۆستا زۆر بە زوین دەتوانی حەقی ئەو باسە بدا ئینشاءالله ئێوەش تا دواساتی بەرنامە دیدەر بینەرمان بن بۆی زیاتر ئاشنا بن و شارەزا بن لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو بارێکی ئێمە دەمانەوێت باس بکەین. مامۆستاجان سەرەتا من مادام باسەکەمان بڕقولە دەمەوێت پێشەنگیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دەبێ قودوە و چاوساغ و پێشەنگ بێ بۆی ئێمە لە خێزانەکانی خۆمانە چاوی لێ بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بەشێکی خۆشحاڵم بە خزمەت بەڕێزت گەیشتم کاکە زەوەرجیان خۆشحاڵم کە ئەو برا عەزیزانەش هاتوونە و ماندوونە و لەگەڵ ئێمە ئەو بەرنامە قشت و جوانە ئینشاءالله تۆمار دەکەن. خوازای خێری ئێوە بداتەوە خوازای تەلڤیزۆن و سەتەلایتی پەیام بداتەوە کە بەڕاستی کە ئەم ماوەی تەرخان کردووە بۆ خزمەتکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێم خۆشە یەقینتان بی وەڵاهی لەو ڕۆژگارەدا کە ئەمڕۆکە خەڵکانێک کە زۆر دژ بە پێغەمبەر پەیدا بوون عەلەیهی سەڵات وسەلام و بێئەدەبی و بێحورمەتی دەکەن بەرامبەر ئەم زاتە پاکەدا یەقینت بێ ئەو کەسێ ئەوڕۆکە هەر کەسێک دیفاعی لێ بکە ئەگە بە یەک وشەش بێ واللهی لە دڵی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام جێی خۆی دەکاتەوە. زا ئەوڕۆکە ئێمە دەبێ هەموو سیباق بکەین لەگەڵ یەکتری چۆن زووترین کات من بە دڵی پێغەمبەر دەگەم عەلەیهی سەڵات وسەلام زووترین کات و باشترین کات چۆن دەگەم بە خزمەتی ئەو پێغەمبەرە و لە مەجلیسی ئەو پێغەمبەرە جێی خۆم دەکەمەوە ئینشاءالله. جا ئەوڕۆکە ڕۆژی هیممەتانە ڕۆژی ئەو کەسانەیە کە بێن بەڕاستی دیفاع لە پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام جا بە سەریان بی بە ماڵیان بی بە قسەیان بی بە کاتیان بی بە تیجارەتیان بی بە ئەخلاقیان بی بە هەر شێوەیەک بێ ئەبێ بێن دیفاع لەو پێغەمبەرە بکەن صلی الله عليه وسلم و موقفیش بنیان وەکی جەنابەت فەرمووی. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەر مەشقی ئێمەیە ئەوە هیچ گومانی تێدا نییە چونکە خوای گەورە بۆ خۆی لە قورئان فەرمووی لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە بەڕاستی لە بۆ ئێوە هەیە قودوە و پێشەنگێک کە پێشەنگێکی جوان پێشەنگێکی زۆر گەورە و عەزیم لە بۆ ئێوە هەیە کە ئەو کەسانی کە دەیانەوێت پێشەنگیان هەبێ وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. طبعا لا آياتشي خواي قورة تهديدي إمدك دفرمي فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. براسي دفرمي أقاداري خوتان بن مخالفة أمري أو بيغمبرنا زارا مكان أغنا توشي بلاو مصيبة دبن يعني توشي عذابي سخت دبن ديك واتيما زوزور بيسمان بوي بوي لعذابي خوا دور بين لو إلا فتنة دول بين نزيق ببين ولو بيغمبر عليه الصلاة والسلام هموش حتى روج قيامة
قیامەتی ئەو خیتابە هەتا ڕۆژی قیامەتێ تەوزیهی هەموو ئومەی محەممەدی عەلەیهی السەڵات وەسەلام دێکەواتە بەڕاستی پێویستمانە نزیک بین لە پێغەمبەری چونکە ئێستا باز دەکەم هۆکاری ئەوەی کە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەکەینە سەر مەشقمان چونکە یەک لە هۆکارەکان فەلاح و فەوز و نەسر و سەرکەوتنی دنیا و قیامەتمان بەوی بەسترایتەوە چەندە لەو پێغەمبەرە نزیک بی عەلەیهی السەڵات وەسەلام چەندە هەستان و دانیشتنت وەکو ئەو زاتە پاکە بێ تۆ ئەوەندە سەرفرازی دنیا و قیامەت بەدەستدەینی هەم لە دنیا بەختەوەر دەبی هەم لە قیامەتیش بەختەوەر دەبی زا عولەمایان ڕەحمەتی خوایان لێبێ فەرمیانە چار هۆکار هەیە کە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەکەینە سەرمەشقی خۆمان هۆکاری یەکەم دەفەرموویتن ئەو پێغەمبەرە نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەکمەل الناسە یعنی کەماڵی لە هەموو لایەنی ژیانی خۆی هەیە ئەمە زۆر پێویستمان بە کەسێکە بیکەینە قودوە کە کامڵ بێ نەک لە ڕوویەکی نازیح بێ لە ڕوویەکی فاشیل بێ لە ڕوویەکی ڕۆشندار بێ لە ڕوویەکی تاریک بێ یان بەس بەعضێک لە ژیانی هەندێک لە ژیانی دیار بێ کۆمەڵک لە ژیانی نادیار بێ ئێستا پێغەمبەرانی تر تەمەشا بکە حەزرەتی عیسا حەزرەتی موسا حەزرەتی ئیبراهیم زۆر لەو پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوایان لێبێ ئەبینین بەشێک لە ژیانیان بزرە دیار نییە باشە من چۆن بزانم زائری حەزرەتی عیسای کۆبووە چۆن بتوانم زەهێڵی حەزرەتی موسای چۆن بتوانم زائری حەزرەتی داود لەگەر منداڵەکانی ئەگەر کە نەی بۆ خێزان نەبووتە سەرمەشق و نەبووتە قودوەی من لە بۆی کاتێک کە بابە کە مێردە کە ماڵ و منداڵی هەیە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاقە پێغەمبەرێکە کە دەفەرمی لە دیار ڕۆژێ ئەوە یعنی یەک سەعات لە ژیانی ئەو پێغەمبەری بزر نییە سبحان الله نەک ئەوە پێش ئەوەی لە ناو زجیداچی بوو سبحان الله سیرە و ژیان نامی لە ناو زجیداچی هەیە یعنی سبحان الله یعنی وەرە کەسێک کە تازە نوتفە بێ لە ئۆقرە بگرێ لە ڕەحمیداشی ئەوە ژیانی ئاشکرا بێ کە دەشبێ چۆن بووە چی کردووە لە منداڵی پاشان کە جەحیڵ دەبی پاشان پێش پێغەمبەرایەتی پاش پێغەمبەراتی دقە بە دقە سبحان الله ژیانی ئەو پێغەمبەرە نازدارە پێغەمبەرش خاڵێکی سلبی نەبووە کە ئێمە لێ شەرمان پێی بێ یعنی یەک نقطەی نییە ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە شەرمان بخۆ بێ بەخۆ هەمووی فەخر و شانازی و گەورەیە لە بۆ ئینسانەکان ئەگەر چی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە غاری حڕە هاتە دەرێ علاقەی بە منە چونکە پێش غاری حڕە ئەوە کەسێک بوو خۆی گەورە حفز و ستری کردووە مهەیئی کردووە لە پێغەمبەراتی بەڵام ئەمر و نەهی پێ نەبووە چونکە ئێستا نەبووتە پێغەمبەر لەو ڕۆژێک کە لە غاری حڕە هاتە دەرێ و خۆی گەورە ئایەتی یا ئەیوهە المدەثر قم فأنذر لۆ ناردەخواریتر لەو ڕۆژە ڕا ئەمە دەبی ئەوە بکەمە سەرمەشق و گەورەی خۆم و لە هەموو هەڵسوو کەوتەکانی ئەوەیە خاڵی یەکەم ئەکمەل الناسە کامڵترین بەشەرە لە کوڕەی زەوی ئینسانش کە کەسێک بکاتە قودوە کامڵترین کەس هەردەبژێریتن ئەوە یەک خاڵی دووەم عولەمایان دەفەرموون دووەم شت قودوەکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ژیانی خۆمان ئیطاعی ئەمری خوایە کە خوای گەورە دەفەرمی لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە بەڕاستی لە ئێوە سەرمەشقێکی زۆر جوان و ڕێک و پێکەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە من پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەکەمە سەرمەشقی ژیانی خۆم دەکەمە قودوەی خۆم ئەوە ئەمری خوای گەورە جێبەجێ دەکەم کە خوا پێم دەفەرمی سێیەم هۆکار لەبەرەوەی معسووم بووە ئەخ کەسێک کە معسووم بی هیچ هەڵەی لێ ڕوونادا دێکەواتە منیش دەمەوێ پێشەنگی من پێشەوای من قائید و چاو ئەوەی کە چاوی لێ دەکەم چێبێ هیچ غەڵەتی نەبی معسووم بێتن دێکەواتە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەکەینە قودوەی خۆمان ئەوە چیتر حکمەتێکی تر یان هۆکارێکی تر ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات هەموو ژیانی حکمەتە سبحان الله یعنی هەر شتێکی کردبی هەر تەسەڕوفێکی کردبی هەر قسەیەکی کردبی هەر هەڵوێستێکی نواندبی کەماڵی عەقڵ و حکمەتی تێدایە دێکەواتە ئەمەش لە چ دەگەڕێن عەقڵ و حکمەت دەگەڕێن ئەمانەوێ هەموو تەسەڕوفمان قسەمان فعلمان هەستانمان دانیشمان هەم لە ژیاندا تووشی نسکۆ نەبین هەموو عەقڵ و معریفەت و حکمەت بیتن خاڵێکی تر کە عولەما باسییان کردووە اقتدا بەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام ئەبێتە مایەی سەرکەوتنت لە دنیا و قیامەت فەلاحت فەوزت لە دنیا و قیامەت ئەمە چم دەوێت دەمێت کەسێک بکەمە پێشاوای خۆم کەسێک بکەم بە پێشەنگی خۆم کە بەرەو ڕەزامەندی خوان ببا و سەرکەوتنی دنیا و قیامەت بەدەست بێنم دێ ئەوەتە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەست دەکەوێت خاڵێکی تر کە ئەوە زۆر زۆر مهمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قودوەیە لە هەموو حاڵ و باڵی ژیانیدا
يعني أجر بابا قدوة، أجر براي قدوة، أجر بيغمبر قدوة، أجر قاضي قدوة، أجر حاكمة قدوة، أجر حاكمة، أجر قائدة قدوة، أجر خطيبة، أجر إمامة، أجر يعني حرشتك، أجر برادرة، لا هموش يعني قدوة. كواتب بوي علماء فرمون جانامي بيغمبري خو عليه الصلاة والسلام همي ملفة همي ملفة ملفي بابك وبزانة صون زولايتو لقى معلوم دالي ملفي قيادي بكاتو بزانة صون قيادي جيشي كلوا ملفي رئيس جمهورياتي بكو بزانة صون رئاسي جمهوري ودولتي بري بردوا أو زارة ملفي تعاملي لقى فقير وهجار وغريب ويتيم وبيوجن ودسكرت فقيرا بزانة صون بوا همو جانامي ملفة هر ملفك حل مشكلة هم أمتي تدايا أقرأ ما بين مشاكل خومن مشاكل آبوري من مشاكل سياسي من مشكلة كومالاتي من مشكلة فرهنجي من حتى مشاكل إسا كبيدا ناغلينين برو فرهنجي برو يعني أوي كيسي بيغمبر بكوا عليه الصلاة والسلام أرشيفة كي بكوا كمختصة ببابتي بزانة بيد ضلي حل مشكلة توسوا سون صار سري أو هم قرفتان ذاك كتو بيدا ناغليني ذاك براسي إسا حتى إسا شارزاء وبيغمبر النازاري نبونا صلى الله عليه وسلم نما تواني استفادة صدل جانا ما وبيغمبر ورقريد سون قرآن حل مشكلة أمتي تدا حديثي ترجمة وتطبيق القرآن حل مشكلة هم أمتي تدايا زبوي براسي سور جرينجا ما يسمى تدان نشني دمانه ولا صار جانامي بيغمبر عليه الصلاة والسلام باز كتسون معاملة إلى معلوم دالي كريه بالراب كأو ملف زور عظيمة تقول خلق إنسان زور مبتلى كاتش من والله خيزان ويران بو والله جن سرقردان بو والله بياو سرقردان بو هر أو شوخين مو للتلفزيوني در النسبة طلاق لسليماني قلق لها مشاركة إقليم كردستان هرمي كردستان زياتري تومار كردو يعني أو كارثات كاشي من كارثات أو فشل خزانك كخزانك فشل ديني كوملك شيشة دروز دكا خاصة أنا كمن دالي أنا بيشيشة كان قرصتر دبي أما تصون بتواني حالي كوملاتي خمان إصلاحين ورباب سينا خدمة بيغمبري عليه الصلاة والسلام أو ملفي دربيني بر لجياني أو بيغمبر ناس داره وهردينوا بوي بتواني براسي تسارو علاجي همو أو خلق بدوزينوا كوابي ويدان علينا مام صاحب پیشش زوام دست خوش يعني پیدوی اگر بیت اما و کشون پیغمبری پیغمبر صلی الله علیه و سلم بین براسي دروسي تصون هي كوارد ولا پیغمبر صلى الله عليه وسلم ذات قولي به سفعلي به تقريري اگر اما شون بي راسي او هل بگرين للدنيا داوي تشو گرفت نامان مين حتما لا قيامتي سرفرازي شي زارش مان دبي دست خوش ما مساجم پیس بو بلام اما دمانه ك نيوروش برنامج كمان هر اوي كمان شتكشي تعاملي پیغمبر خدا صلى الله عليه وسلم او بشوش كشتي لدري بون اسدين بابشي مختص كتعامل وهالسكوتي لقال خزانه كان يتصون پیغمبر صلى الله عليه وسلم لروج شو امر شو معانات وقرفت وديابون وش يكزار زور بدي ذكر كبرسان اشاره بيكرت طبعا بيش اوي كما بين او ملف هردينه او ملف عظيم وقوري پیغمبر خدا صلى الله عليه وسلم هردينه بيم خوش بزانين كبيغمبري خو عليه الصلاة والسلام يا زخ يزاني هبوه تقول سرك أديريا كسيك أجا بتواني إداري يا زخ يزان بكا تتواني إداري هم دنياش بكا كسيك بتواني دو خزان سي خزان راقري بقرآن دولتي بيبري ودا سوا يزقماني تدانيا بيغمبري خو عليه الصلاة والسلام يا زخ يزاني هبوه دوي بيش خو وفاتي فرموه دوي بيش خوان وفاتي فرموه كوفاتي شي فرمون نو خزاني لباش خوي بسير نو خزاني لباش خوي بسير استبا ناو كان بخوين مو خزانه كان بيغمبري خو عليه الصلاة والسلام خديجة عائشة حفصة سوداء زينبي كتي زحشة دو خزاني ناوي زينب كان زينبي كتي جحشة أو كان زينبي كتي خزيمية سلمية كناوي هندا حبيبية كناوي رملية كتي أبو سفيانية رضا رحمة خال بابي ولا كانبي وميموني كتي حارثة وجويرية وصفية كتي حية أو أنا يا تسلسل جماعة يعني تقريبا نابة تسلسل كما مثلا بيغمبري خوا عليه الصلاة والسلام لباش خزيزي وفاتي كرد سوداء ماركر أو زدوا عائشة ماركر بلام أو بقشتي هنا تمو دولو خزاناني بيش أو بيغمبري خوا عليه الصلاة والسلام وفات بك هلا جياني بيغمبري وفات يعني كرد وأنا خزيزة
خەزیزە طبعاً سێ لەسەر چاری ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام خەزیزە زەفتی کۆڵەکەی پشتی هەر نەک ئەوە ینی حتا وەفاتیشی کرد لە بیری دەکرد زۆر شتی خۆش هەیەکەم چەند جار حەزرەتی عایشە برێونەری غیرەتیان هەیە ئاغیرەتیان هەیە چەند جار عایشە گلەی کردی ڕەسوڵ الله ئەوە چیا باسی ئەو پیرێژنەی دەکەی ددانی لە دانمایە خوای گەورەی زەحێڵ و جوانی لە بۆ تعویز کردی فەرمی وەمەرێ ئەی عایشە وەڵڵاهی وەمەرێ قەت کەستان ناگاتە خەتیجەی زۆر مەتعی دەگرن نەگەوە حتا برادەرەکانی خەدیجەی نیە برادەرەکانی خەدیجە کە دەهاتن لەبەری هەردەستان و احترامی دەگرتن ڕێزی دەگرتن هەدیەی دەدانێ دەگۆلەوە دەگوەختی ئەوە خەزیەی خۆش دەویست هەموو شۆمەی دەکرد کە گۆشتی سەر دەبڕی کە حیوانی سەر دەبڕی گۆشتی تەوزع دەکەی یەکەم جار لۆ برادەرەکانی خەدیجەی دەنات سبحان الله ئەو خەدیجەیە زۆرترین ژیانی لەگە پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام خێزانەکانی کە کەمتر لەگەڵ ژیان بەڵام زۆری ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خەدیجەی لە کاتە حساسەکانی زیاد هەمووی ئەوە یەک خەدیجە پێش پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کردیە لەگەر زەینەبی کچی جەحشیش ئەو زەینەبی کچی خوزەیمە ئەو دوایان هەلە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتیان کرد بەڵام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کرد نۆ خێزانی لە پاشەخۆ بەزێشت بوو جاوەرە کەسێک نۆ خێزانی هەبی چۆن دەتوانین مامەڵەی لەگەریان بکەین بەڕاستی ئەوە قدرەتێکی هائیلی دەوێت لە سەبر و تەحمل و حلم و یعنی عەفو و هەرچی ئەخلاقی جوانە بەڕاستی پێویستە بۆی بتوانی مامەڵەیان لەگە بکەین بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئیسلام وەکو دین ئەمە مەجموعە قەواعیدێکی ثابتمان هەیە کە مامەڵە لەگە خێزان و ژن عمومەن دەکەین یەکەمیشت خوای گەورە دەفەرمێ وعاشروهن بالمعروف ئەوە زۆر گرینگە ئێمە بەردەوام بە چاکە مامەڵە و ژیان لەگەر خێزانەکەمان دەبینە سەری ئەوە قورئان بە مطلقی باسی معروف دەکا بەس وعاشروهن بالمعروف بە مطلقی ئێمە دەبی بە چاکە لەگەر خێزانمان بین ئێمە تەفاسیلەکەی دەبێت لە پێغەمبەر بەگرین صلی الله علیه وسلم معروف چییە معروف هەموو شتێکی چاکە لە قەول و لە فعل و لە ئەخلاق هەموو شتێکی چاکە لە قسە و لە کردار و لە ئەخلاق تۆ بەڕاستی ئەگە توانێت قسە و کردار و ئەخلاق جوان بێ تۆ معروفی پیاوێکی چاکەکاری ئەو قاعدەی یەکەم قاعدەی دووەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەیفەرموو خەیڕوکم لأهلیه وأنا خەیڕوکم لأهلی باشترینتان ئەو کەسەیە کە باش بێ لەگە ماڵ و منداڵی خۆی ئەمیش لە هەمووتان باشترم لەو ماڵ و منداڵی خۆی و ئیسپاتیش دەکەیت کە لە هەموو ئەسحابەکان زیاتر باشتر بووە لەگە ماڵ و منداڵی خۆی قاعدەی سێم پێغەمبەر دەفەرمووی عەلەیهی سەڵات وسەلام أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا باشترين كستان كإيماني كاملة أو كسي أخلاقي جوانا تكملي حديثة كده فرموا خياركم لنسائهم خلقا باشترين كسا كلقى أخلاقي لقى معلوم داولوقى خيزاني جوانا لو أن تأكيد لك طبعا مثلا لقى الخيزان أو ده باش لبرو براسي نظري عرب برانبر أفراد زور نظرتي دنيء وكم خراب أصلاً يعني أجر جانامي أفراد بخينه بيشهات الإسلام أو حق ما بونا ينبو برازيل هندا شونا وكو كالاو بالاتا مثلا دقل هندا خيزان أجر بياوكي بمرد بايا جناك بميرات دجيرة بميرات أين لو مالو لو كرو براو ئەوانەی دەبوو ئەگە جوان بواە یەکەک دەی برەگە ناشینیش باە فڕیان دەدا ئەو گۆڕی لە خۆی بژیتن جا سبحان الله بەڵام بەڕاستی ئەو ئیسلامە هات هەرچی حەق و ماف و گەورەی و ڕێز و حورمەتی ئافرەتە هینای قەت ئەو ئەتوو کۆ قەدری ڕۆناچی دەزانی کاتێک کە تاریکی ببینی کەنجی قەدری مانگە شەو دەزانین کاتێکەوە مانگە شەو نەبیتن زەبەڕاستی ئەو ئافرەتانش قەت نازانن قەدر و ڕێز و حورمەتیان چەند بوو لە ئیسلام حتا پێش ئیسلام نەخینەوە و ئێستا کە باسی ئەو مامەڵەی پێغەمبەر ئەەکەم عەلەیهی سەڵات وسەلام لەگە بەڕێز لەگە پێغەمبەری خوا وەڵڵاهی وەدەزانین تەمەشای فیلمێکی ئەوروپی دەکەی يعني أنتو كتمشى أو أوروبيان لكن ما ملايان لقى خيزانين والله أو هم الأجاني بيغمبري ده عليه الصلاة والسلام يعني يسمى بحد مسألة بسيط فيجي بينا موضوعك درك كرنوي سياري أما تصد زاران دبينين أو إنجليزانا دركي له أفرتي دكانوه ده والله أو إيشي بيغمبري عليه الصلاة والسلام ممكن كابر برمام مصطفى قربان بمتصدق ولكن دركي له خزانة ممكن بركاك دركي له بكوا بيغمبري خو بوها معظمته وقوري خوي كاتك الصفية طبعا لهم يان كرتربو بس لهم يان كرتربو أو خاتون بس سواري عشتري بو نيتواني بيغمبري خو عليه الصلاة والسلام سوتشي دانا بس سوتشي كذا أو سواري عشتري كيبو يعني أدز جرتو صحابة جرتو لبيش تاوي صحابي ويان كريا والنبي بتزيل من ديواره شوي كريا لبيش تاوي
صحابي كأو صفية خاتون وسي سواري عشتري بي بيغمبر عليه الصلاة والسلام أنز فرمي عباية شي لبربو بأبا ولا بشتي راوستابو كصفي نيتواني فرمي داني سوشي خوي دانا صفي بس سوشي كتو سواري عشتري كيبو سعي بيش نبو بەرامبەر ئێستا کافرەتەکان خەنی بوون بە قسان بەسەن دەبێت پێشان لێ بگرمەوە ئافرەتەکانیش دەبێت قابل ئێوە بن کە ئەو ڕێزان لێ بگیری ئەوان پێزانینیان هەبی وانە بەبێشک یعنی ئەوە چەپرە بەیەک دەستی لێ ناترێ لە بۆی بتوانێت چاکانە بەردەوام بی ئەویش هەم غلو نەبیتر هەمیش استغلال نەکا وەزعەکەی حتما ئەوە نمونەیەک بوو هێنەوە ئێستا ئینشاڵڵا باس دەکەین هەموو تەعاملەکانی یەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باس دەکەین یەک کەمی تەعامل کە ئەوە زۆر مهمە کە ئەوە بکەین دانیشتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کەم هەڵە منداڵی کە ئەوە گەورەترین کێشەی ئەوڕۆپەیە سارێکی من بوو دەمەوێت بۆ نمونە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا بۆ نمونە خێزان پێکەوە دانیشتنە ژن و مێردێکن ئەو لە سوچێک و لە سوچێتر خەریکی موبایلە تا سەعات دەبێتە 12 شو دواتر خەو دواتر منداڵە چوزانم ناتوان بەگنەیەک دوو قسە بکەن لەگەڵ گەورەترین کێشەیە ئەوە ئاخۆ لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشتنی چۆن بە لەگەڵان تا بتوانێت چاوی لێ بکەین طبعا کاکە زەوەرجیان یەک لەو کێشەیە و گرفتانی ئەوڕۆ کە لە بۆمە زۆر تەلەفۆن دەکرێ و داوا عیلاج دەکەن ئەوەیە کە بەڕاستی پیاوەکان لەگە خێزانی خۆیان دانانیشن زۆر دانانیشی ئەوە لە دەرێ ئیش دەکات جا عەمەلەیەک کە ناسە فەڕاشە مۆزەفە تازیرە هەر شتەکە کە دێتەوە مادی مردی دێتەوە مادی مردی ئەوە خەریکی کۆنتڕۆل و تەلەڤیزۆنیتی ئەوش دەبەستە زمانی بەس تەماشای دەکات لە سبنێکەوە ئافرەتە ئینتیزار دەکات ئەو پیاوە بێتەوە دوو قسەی خۆشی لەگە بکە دوو هەم و غەمی لە دڵ بباتە درێ ئەو ئافرەتە مادیە بە منداڵان بە ماڵێ بە حاڵی بە باڵی یعنی بۆ شتانە مادیە کە ئەو پیاوەش دێتەوە خەریکی تەلەڤیزۆن کە تەلەڤیزۆن ئەخبار خراس بۆ هەم قەناتەکان دەگۆڕی لۆ ئەخباری کە هەموو خلاص وەزارە مۆبایلەکەی دێنتە دەرەوە خەریکی فەیسبووکی دی هەتا سەعات 12 ملی شۆر دەفتەوە ڕاست دەچی خەوی لێ دەکەوت چەند پیاوەیە هەلەو گۆڕی خەوی لێکەتیە دەبیژنەکانی سەنی کاکە بڕۆ سەرجێت بەڕاستی ئەمە تەعامل نیە لەگە ئافرەتی ئەسڵەن ئەم جۆرە تەعاملە کێشەی زۆر گەورەی پەیدا کردووە بەڕاستی کێشەی گەورەی پەیدا کردووە وە زۆر یعنی زۆر ئافرەت کە هەستی پێکرد کاکە کەس احتیمامی پێ نادا کەس دوو قسەی خۆشی لۆ ناکە کەسێک لەو لای کە تەلەفۆنێکی بۆ دەکەوت جارجارە خۆی بە قوربان دەکە ئافرەتەکە هەر دەخەرێت دەڕوخێتن بەرەوەی زۆر پێویستی بەو کەلیماتانە زۆر لە نازی لێ دروست زۆر یعنی کە بەڵام بە دانیشتن محەبەت و خۆشەویستی دروست دەبی کاکە دەبێت ئێمە ئیلەتدا بنیشین لەگە ماڵ و منداڵمان زۆر گرنگە معقوڵە تۆ نەزانی ئەو منداڵت حاڵی باڵی وەسعی پۆلی چەندە چ دەکات چ ناکە خیندنی چی لێ هاتەوە خەو کارە ساتە پیاوەکە بەس پارە و ئیش بکە وەرە ماڵی بیان ئەوە تا هەر خەریکی برادرانە واللهی ئافرەتێش کات دەکە لە پیاوی خۆی کاکە بەس خەریکی برادرانە سبەنە حتا ئێوارێ نایە تۆ ماڵی کاکەەوە کارە ساتە جا بزان لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند بە جوانی سوبحان الله لەگە ماڵ و منداڵی خۆی دانیشتیە جارێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عادەتی هەبوو ابن عباس دەفەرمووی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبی دەفەرمووی لە خۆی لە بابی بی دەفەرمی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەیانیان نوێژی دەکرد پاش کە نوێژی تەواو دەکرد تەسبیحاتیان دەکرد پاس تەسبیحاتی عادەتی وا بوو دەفەرمووی چێ خەونەکی دیتیە ئەگە کەس خەونی نەدیت بەیان بخۆی خەونەکی دەدیت و ئەسحابی دەژێراوە ئەگەر نە یەکسەر هەر دەسا دەچووە ماڵێ سبحان الله بزانە ئیبن عەباس دەفەرمی هەر نوع خێزانی سەلامی لێ دەکرد سبحان الله هەر نوع خێزان هێشتا مایە ئەم دەبێ باسکەم بەڵام هەموو ڕۆژێکە هەموو ڕۆژێ پاش نوێژی پەیانی هەر نوع خێزان لە دەرکەی دەدا سەلام عەلەیکم یا ئەهل البەیت کەیف حالکم هەر بۆ عیبارەتەی ئەهلی بەیت چۆنن وەزعتان چۆنن یەک دەزەن عایشە چ دەفەرمی عایشە ابن عباس هەر ئەوا دیتی پێغەمبەر بەوێ داهاتەوەنی یەک گەڕایە بەڵام ئەدی ناو ژۆرێکی کردی عایشە سڕەکەی ئاشکرا دەکە دەفەرمی کانە یەدن منهن دەفەرمی یەدن منهن معنای چ عولەما دەفەرمی لە باوشی دەکردن ماچی دەکردن ئەو دەڕۆیشتن بزانە سبحان الله ئەتوە ئەوها ناز ڕادەگیرە برم ئەوها خێزان ڕادەگیری ئەتوەرە هەموو بەیانیان پاس نوێژی بەیانی یەک لە دەرکەی مامۆستاکەتی سڕە یەکێکیان بوو بەڵام ئەو ئێستا باس دەبوو نا ئێستا دەسە سڕی خۆی ئێستا ئەوە زاری دەچوو ئەوانەی کە سڕیان نیە هەمووی هەشتەکەیت کە هەر هەشتی یەک دەسەوە ژۆرێ لە باوشی دەکردن ماسەکی خۆشی دەکردن ئەو زە دەڕەوە کە سڕی چیان بوو دەسوو لە کنەوی دادەنیشت و نانی بەیانی دەخوارد
ماشاء أن سبحان الله كاكا أو هانا زوجوزر كأويك نانشي لقى دخوار زور قصو باسي خوشي لقى دكردن زور قصو واتي إما بياوي ما هر تسيزا بها لمالي دي كاكا يعني سبحان الله عفرت بيزار تلفون وبياوي كاكا ورو مالي ناني بخو ورا بماري بكو ورا مش دانم حاضر كريا براسي أوانا تشيشد بزغا حلي إما لوي براسي خزانة كمان كوب بتوا لوي براسي خزانة كمان دليان ببياوي كان وبي بوي دلي خوان ندورن كاجم بوي براستي مال من لويران نبي دبي أو بياونا زور اهتمام بو قص يبدأ اهتمام بو عطفو حنان وسوز وخوش يبدأ ودابن نشلقا من دالك كان بوي بيغمبري خو عليه الصلاة والسلام بخوي دادا يجي لخزانة كان يدك جيني دا قلت مع ما أو طاقة تمانية دزاني زارت عزتي عائشة دا فرمويتن يا رسول الله صلى الله عليه وسلم إما يازدا أفراد بوين دانشتين باسي بياوة كان يخو مانكر إسا خزاني من بمبري والله ما مستا أما يازدا أفراد بوين باسي بياوة قدام ده هستا تخوا هستا شيني أقصي عالمي منو تجيرتوا خلق مني جيلي راه بقرم بلان بيغمبري خو عليه الصلاة والسلام تقول تتسام قول سبحان الله بخاري حديثك بيدر حديثي أم زرعة حديثي داشي زرعي أبغى لو بخي إنه تحدثك دورو دريجة لو بعضناكم هل يازد الجن بعض كان بياويان كوا زاهي متحيدك هي زميلك حموي يعني يك يا رسول الله جني كم أو هاي جول جني دوم أو هاي جول جني سيم أو هاي جول جني تعرم أو هاي جول يك لو أنا كزوزور في معذب بيغمبر عليه الصلاة والسلام داشي زرعي بو أو ده بوصفة زوان وصفي بياوة كيدك بيغمبر فرمي عليه الصلاة والسلام أمنيش لبوتو وكو أبو زرع أي ملو داشي زرعي سبحان الله أنا كاكا أو هذا بي تدبي ضلي خوش كيبتو أما بيدا تخاوز وزبا قيدنا حتى أجر جيش ما راقر الجوابي دوي ونيا كعفرت قصيتي ذاك لبوتو تبقى راقر نكتسيا أدي يعني أو لو هدفة شيء دجرتو أرب زام أو بياوا استجابة لك قصي من هي تفاعل لك قصي من هي جوابك كم داتو بيغمبر عليه الصلاة والسلام زيني راقر حتى باسي هر يازد بياوي كر كعفرت ما صعب فلاني اللي كاتك هندك باسا كان هر إيجابينا من هيس نبي يعني بون بس دري أو راقرتوا جيلي راقرتوا بالضبط لا هر عفرت باسي بياوي خوي كر يعني وصفة شيء كريا والله عفرين أو بيغمبر النازر عليه الصلاة والسلام أو عنده بصبر بي جينا حمام بقول يودوز بعايشة تخوا وانت قصيش لانا ملودين وما عليه أمن بيغمبري خواي أمن قائدو أمن سروتي والله يا ويت قصيش لانا بومن بيني وين فرموا أفراد طبقي واي حزي لقصانا بس بياو حزي لتمشاكر دنا هراو خوي قالوا وايد دروس كده أفراد حزي لقصان قصي له بكي بلام زور تمشاكل اليد بيتقدم بحزي قصي له بكي بلام بياو بالعكس هاي حزي بس تمشاكل هيس قصي نكاتن وصعفوا خوما بيدتنا سهري ضل بياو كلو قصش ناك كل سهري أزب إن شاء الله باز ذكين زور قرينك أما كلا جر أفرتي خوما عندهم قصي له بكي براسي بس إما كلا جري عندهم غير بتاود دين التلفزيون والله فيلم تشخوشة والله حلقة تشخوشة والله أخباره أو نظام جون بايدن هاتي أو خارجي أو بس مرزمة أفرتي قرب صلي بس تمشى ما عندك كوأما قصان دكين زبزنا أو بوشوي أو يكم تعاملي بيغمبري عليه الصلاة والسلام كزور جرينجيشة كبراستي مدبي لقى معلوم دالي خمن دانيشين كاكا دانشين جيان لي راب أو أفرتا كمالك معاناتي هي أجأتو بردوام روش بروش لباوشي نكي ماتسي نكي معاناتك يجي لي رانقري كلو أفرتا انحراف دك أبا والله كخزمتنا كإهمال دك والله خطأي خوت أو فراغ فرض كرتو للايتر بالضبط أو كاتل دسي ددي بالضبط أو تسن نمونيشي كرب ولا لو أو بيغمبري خو عليه الصلاة والسلام أكيد زي السودا دانشني بيغمبري خو صلى الله عليه وسلم ناخواردني لقاليان سون بمامسا كدادنش لقاليان ناخواردني أو زور مهم بالضبط زوجو درانجا ودروم رحمتي خالدي أو زور قرينجا بزانا سبحان الله براسي ناخواردن أشكو أويني شي زور خوش دروز دكا لبيني بابو لبيني من خزانة كانوا لبيني من دالة كانوا زور خوش زور يعني براسي إنسان ده باهتمام بنا خواردن السفرة بدا تقول لا السفرة ده قصو باسو خواز زور دكري عزتي عايشة دجرتوها رضا ورحمتي خايدي بي طبعا همو حادثة كان علاقاتي يجري مرداتي عايشة جرايتي ولو يكمل همين زيرك تربو دو ذاكرة وحافظة زور قوي
پێوە بوو هەرچی وەری دەگرت سبحان الله بۆ ئافرەتانی باز هم دەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشارە پێ کرد کە نیوەی دینەکەم لەوە بالضبط لەبەرەوەی بەڕاستی عالیمەش بۆ بەڕاستی ئافرەتێکی زۆر زیرەک بوو ئەوەکان کە کەم قسەیان کردووە لە شەرمیان کردووە ئەو قسانە بژێڕون بەس عایشە هەموو ئەسراری باس کردیە يعني سبحان الله أسراري ناوزي حموي عائشة بومان دجيرتو أفرمي كلا خصمت بيغمبري دادا يجتب عليه الصلاة والسلام نامان دخوار أبي دخوار ونيا أوي جوزيا كأوكي دخوار دفرموي أو زاري أمن أوكم دخوار دقول دام دنا دقول هري دقرت زي دوي مني دخوار دو لا هو زور شعورتي زور شعورتي عزائب برلا معناه برلا أوين برلا عشق مصوص دروزك لو ضليش نكيت ورا زي دوكي هر بجري بخوي أخو أفرت زور هز بمحبة دكا زور هز بحنانه خوش خويس قصني ونيا بزرات زي دوي خزانة كده خوي أو لدورة هز دكا والله أو بيا أمني خوش دوي دفرمي هيس كمان مثلا هيس قوشتي بيوي ونيا مثلا دقول اليوم دك دقول أو ديجرت زي دوي مني هيس كيلي ذكرتها عاد قوشتك كيلي هيس كيلي ذكر أو زور أفرت حسب محبته وحنانه خوش فعليا عاطفي للزلمة بالضبط عندك أفرت سي بشي أفراد هم عاطفة وصوزة هي سكنية ديك وقت براسي أو زور ما أو خوشويستي بقوة دكا زور علاقة بقوة دكا لقر بياوكي أو أفراد هسبيبك بزانا أو زي دوي من دخوة بزانا خو بيزي نابتو حتى السواك سبحان الله بيغمبري خو عليه الصلاة والسلام عزتي عايشة السواك كده ليه ورقلت سواك كي كده ما بيزمان ناي بقرآن حتى سر مرجشي لا سر مرجشي صلاة والسلام خوادي بي لا سر مرجك أو كرك إمامي أو بكر هاتا جور السواك بو دس إشارتي كر عزتي عائشة فرمي يا رسول الله زو سريش لسا سنجبو سواك ده قوتي بل قوتي سواكم بدوي خوم تاكر تلمي وقرت يعني لكاو دوي مني شيرناوي ناو دوي مني لناو دوي خوي ناو أو أخلاق برا أو محبة دروزك أو استقرار بيتا أو مال دا بارزي لكاو البنو لويران بود همو أوروبا تمنى جلس ودانشنيشي ناخواردني ئێمە دەکەن بەڵام ئێمەش تا حدێک ئێستا کە خەریکە چاولەوان دەکەین خواردنی فاسفوت و خێراویان نایە نەماڵێ ئەو کۆڕەی کە ئێستا هەیە کەم بۆ تۆ مامسا ئەو وێرانی خێزان بەڕاستی چەند خێزان خڕ ببنەوە چەند دابنیشن چەند لەسەر سفرە گفتوگۆ بکە حتا لەگەڵ منداڵەکان حەز ناکەم مەوزوعەکەی بە مەلایەکی کە ئەگەنە منداڵ زۆر پێویستی بەوەیە بابی لەسەر سفرەی بیبرا ئەوە باسی ترمان باسی ترە زۆر گرینگاتە ئەو منداڵە بابی ببینی قسەی لەگە دەکا مشکلەی هەیە معاناتی هەیە چکە سفرە هەر ناخواردن نییە سفرە هەر ئەسڵەن یعنی حاڵەتێکی دەرونی زۆر خۆشە کە ئینسان خێزان خڕ دەبتەوە پێکەوە قسە دەکەن و نانیش دەخۆن دواتر کەنانیان دەخوارد چۆن بە هەر ئومورێکی دنیوی بایە قیامەتی بایە کە دەرچ بایە لە ماڵ چۆن ئەو خێزانانەی جێدەهێشت لە ماڵێ هەروە دەڕۆژ و تەواو والله يعني أول هم عجائب ترى يعني هذا الشتاء يعني خلق له خلقي باس كم بيان سيرة عزتي عائشة دفربي بيغمبري خو عليه الصلاة والسلام والله كلمالي دا سودري إلا ما تذكر الدين أمصر أنا والله وحتى يعني يقدر مسائل كان خلافي بين الشافعية كانوا حنفية كان كآية ماس دزوج دشين يعني دشين أو حديثاني عايشة جريتي رضا ورحمتي خالي بداية مسلمانا دفرمي بيغمبر عليه الصلاة والسلام بروجيش بوا بلام كلمالي سودري إلا إيماي ماس كرديا بزانت سبحان الله أتو أفرت الديو ما سيدكي ده سيدر ما سيدكي كرة كو أتو لبير دكا كو خيانة اللي دكا كرة كو هزار خود بقربان ناقة أو صور قرين قبرا والله موبايل هبا موبايل بزارش موبايل اللي ذكرن حتى دعات أماري بيغمبري خو عليه الصلاة والسلام أو أفرتا كأتو ديو ما سيكي لباوشيكي كدروي لسان لباوشيكي ما سيكي أو أفرتا سبيدكا سرداري كي هي سرورة كي هي كامزرو كبيت بالضبط أو اشتياقك بيه واشتياقك أو بياوة كنجن ديتوا بس أنا أو خزان صوارا دوستي كما بالضبط أنا والله تسن خدمتك هربي كما لبروي كابرا أو ندب بعاطفة ودو تجوري أو ندب بصوص وخوش تويز دستدري أو أفرته هيس مشكلين تنها خدمتي بياوة كينا بيستن يعني بس أو كباوشي دكردن وما تي دكردن حتما توثيق قصي خوش لبا كردون ونيا إذا كبوي ك أوها درفتك بزبيلي كلمشان دائم أوليك بدأتوا كا تامزرو بك بيغمبر بقر صلى الله عليه وسلم كدردت سوامسا درسوني بيغمبر صلى الله عليه وسلم بو دعوتك بو سفرك بو إيشك زي إيشك حكومي بي يعني وتديني بي لقى الخوي دبردن لبو دعوته قشتا طبعا بيغمبري خو عليه الصلاة والسلام أصحاب دعوتي عند ذكرت حق مسلمان لسم مسلمان الشاشة يقلوا أنا أقر دعوتي كلي بتسو
ئەو سنەتێکی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جارانیش خێزانەکانی خۆی دەبرد. ئەنەس دەفەرمی زیرانێکی پێغەمبەری خوای هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام شیبیان زۆر خۆش بوو. هەر بەخۆی ئەو حەدیسەکە وایە دەفەرمی مەرەقیان یعنی شلەیان زۆر بەتام بوو. فەرمی ئەو کابرای هاتە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی یا ڕەسوڵ الله پێم خۆشە ئەو جەمەی لە ماڵی من نان بخۆی. فەرمی ئەدی عائیشە ئەو سرە عائیشە بوو تیان ناوەڵڵە وتی نایەم. کابرا ڕۆیشت ئەرە دەچوو کابرا هاتەوە گوتی یا ڕەسوڵ الله بەڕاستی حەزمان لێ بە مارەوە هەمومان جەنابەت بێ نانەکمانە کەر بخۆی. دەستی ئیشارەتی گوتی ئەدی عائیشە تیان ناوەڵڵە وتی نایەم. نەچوو سێم جار هاتەوە کابرا وتی یا ڕەسوڵ الله وەڵڵا زۆرمان حەز لێ بێ ماڵمان وتی ئەدی عائیشە وتی کاکە بە عائیشەش بێ ئەوتی با بچی. یعنی سبحان نەچوو بەس بەداخیوە پیاوی مە سەد نانی دەخوا دەدرێ ئاگاچی لە خێزانی نییە بەوەڵڵا ماڵ و منداڵیان بە حیاتی مشکەم بە ساڵەکە دەویان بە کەبابی نەکەیتی ئەویش هەموو دوو ڕۆژ زارێک سێ ڕۆژ زارێک دەستی نەفەرە کەبابەکی دەخوا ئەو کو دەست ناوت دەستە خوارێ کو لە دڵت دەستە خوارێ کو تامی لێ دەکەی ئەتو کاتێکە ئەو هەموو نان و ئەو هەم بشتانە دەخۆی بەبێ ماڵ و منداڵت بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەک نان بوو یەک داوەت بوو بێ عائیشەی نەچوو کاتی ئەوە ئیهتیمامە بە ماڵ و منداڵ ئەوە گرنگی دانە بە ماڵ و منداڵ نەک هەر داوەتم بەخۆی دەڕۆی نایەوە حتا نیوەی شەوێ هە نازانێ ئەو منداڵانە چیان خوارد چیان نەخوارد ئایا شتیان هەیە نییە بەس ئەتوە هەموو غەمت ورجی خۆت بی بەڵام ئاگا لە ورجی منداڵەکان نەبی ئەوە کارەسات مامۆستا دەزانین لێرەش مادام سۆزەکانی دی نەدایتە خێزانەکەی خێزانەکەش چۆن دەڵێ پێی خۆشە بڕوا نێتەوە بالضبط خۆی نەکرد بالضبط دوای پێغەمبەر ئاسانە بە صلى الله عليه کە دەڕۆشتە دەرێ طبعاً دێتەوە ماڵێوە نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەهاتەوە ماڵێ چۆن سەلامی دەکرد چۆن تەعاملی لەگەڵان دەکرد چۆن ینی داهاتەوە ماڵێ طبعاً پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام عادەتەن دەیفەرموو بە شەو مێنەوە يعني حەزی نەدەکرد بە شەو بەسە ماڵ و منداڵی خۆت دادی ئەنی ئەوەی حەز نەدەکرد پێیەوە تەوسیە مەدەکات تەوسیە ئێمە دەکات کە ئینسان بە شەو نیێتەوە چکات وەختی خۆی ئەگەر تاخیر بوو نێوە بۆ بەیانەکەی وەرە عادەتەن کە لە سەفەرێک داهاتەوە یان لە هەر شوێنێک داهاتەوە لە دەرکەی دەدا یعنی لە دەرکەی دەدا ئەوانش کە دەیانزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەڕووخۆشی ئیستیقبال لێکردن ئەویش سەلامی لێ دەکردن ئەوە زۆر میمە کورە پیاوەی دیتەوە ماڵی هەست شەرمین بەخۆی سەلام لە خێزانی بکە بە قوڕان سەلامی دەکرد ئەو سەلامە ڕەحمەت و بەرەکەتە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی الصلاة والسلام هەر کەسە کە سەلام بکە شەیتانەکانی ئەو ماڵی دێنن وەڵڵا بڕۆ بەخوا ئەو شەو مەبیتتان نییە دەفەرمی کاشێک کە دانیشت نانی خواردی بسم الله شیان کرد شەیتانەکان دێنن بڕۆ بەخوای خواردنیشتان نییە ئەو ماڵانی کە ئێستا بێخێر و بێبەرەکەتن و کێشەیان تێدایە ئەو دوو شتیان نەخوسانە سەلام و بسم الله ئێستا خواردنیانێ برە ئەوە زۆر میمە ئەتوێت سەلام لە ماڵ و منداڵت بکە دەزانێ ئەو سەلامەت چ ڕەحمەت و بەرەکەتێکە پاشان لە ئەحواڵیان بپرسە کەیفە حالوکم پێغەمبەر ئەیفەرموو عەلەیهی الصلاة والسلام وەزعتان چۆنە کاکە ئێمە دەینەوە ماڵی ئەسڵەن لە خێزانمان ناپرسین دەزانی خێزان چەند عەشقی پیاوەکەی دەبی ئەگە چیەوە ماڵێ ئەگە لە مەتبەخی بوو لە پژرا بیگری و پشت ملی ماسکەی باوا بڕێ زانی ئەو تەسویرە و ئەو ئیهتیمامە و ئەو مەحەبەت و خۆشەویستی ئافرەتی چ لێ دەکات ئەمە ماندی و مردی خۆ دەگۆن ڕاست دەچین دەست دەدەنی کۆنتڕۆلی و لە دیار تەلەڤیزیۆنی نارێن ئەرە ژنە وەزعت کوو بوو ئەحواڵت کوو بوو ئەرێ چت لێ نایە وای دەستت خۆی بی وەڵڵی بۆ نەکە وەختە لە خۆم بچوێنی ئەوەندە بۆنی خۆشەشی وەکەن ئەو ئافرەتە هەر چیمانی بوونە لە قەلبی دەستە دەرێ ئەدی منداڵەکان لەگەرت کوو بوون ئەکە مەسەن کەسێکی نەخۆش بوو زۆر خۆشە ئیهتیمام بە مەشاعیرەوە ئەرێ خوشکت کوو بوو بابت کوو بوو داکت کوو بوو خاڵت ئەوە کە تو لێی دەپرسی لە ئەحواڵی لە هەست و خوستەکانی دەپرسی زیاتر ئەو ئافرەتە دڵخۆش دەبێت ئەو زە پاشان پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام گە دانیشت با نانی بخوار بای قسە و باس کە تازە لە بۆ بەڕێستم باس کرد ئەگەنە پێشتر ئەوە زاری سەلامکردن پاشان ئەحواڵ پرسین یعنی معانەقە و ماسەکەشی هەر تێداوە و هیچ گومانی تێدانێ ئەو زە پاشان ئەحواڵ پرسین و لە حاڵ پرسین بزان ئافرەت چی لێ دێ چەند هەست بە بەختەوەری دەکە ئەگە پیاوەکەی ئەوەندە مهتەم بی هەم بە سۆز و عەتف و حەنانی و هەم بە ئەحواڵ و وەزع و ژیانی ناوهینانیشان مامۆستا بەجیا بوو بەڕێزەوە ناوی دەهێنان سبحان الله چەند ناوهینان کاکە زەوهەر زۆر حەساسە دەزانی بەداخەوە پیاما گلەیە لە پیاوان ئەو بەرنامە هەم گلەیە لە پیاوان بە خۆشمان پیاوین گلەی لە خۆشمان دەکەین سبحان الله ناو زۆر تەئسیر دەکات لەوەی کە بانگی دەکەی یعنی تو مەسەن بچیوە مارە بری ئەرە گوڵێ ئەرە بەرخە
ئەرە هەناوم کشمشی سەرپراوم باسان کسەیەکی وا خۆش بکەی بە قورئان ئەوە نییە ینی هەرچی مادی بوونە لە بیریان دەچی لە خۆشیان پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئوستوبەی بەکاردەینە کە عائیشەی دەدی یا عائش إن الجبريل يقرئك السلام أي عائش أو نيجو عائشة أو مسكوك كردو عائشة لبو عائشي لو تحببة لو خوش عويستية سكول لغة عربي ناو لو دوهو كار بتسوق ذكريتو لبو إهانة كردن ولبو خۆشەویستی ئی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بۆ خۆشەویستی ناوەکەی بچووک دەکرێت کو ئەتوو مەسەڵەن منداڵێک ناوی محەممەدە پێی ڕەحەمە لە خۆشەویستیانە کە ناوەکەی بچووک دەکەیەوە هەر ناوەک بیتن جا بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەمی شت ئەوە یان پێی دەگۆ حومەیرا لۆسکۆ بەخۆی سۆر و سپی تێکراو بوو دەم چاوەڕەنجی پێی دەگۆ حومەیرا ئەو بزانە تو بە خێزانت برەی مەسەلەن سۆر و سپی سۆرە گوڵ گەردەن زەر بزانە چەند دڵی پێخۆش دەبیتن زەبەڕاستی ئەو زۆر ئەو ئوستوبە جوانەی بەکاردەینە زا نازانم چی بە خێزانەکانی کەی دەگۆت ئەوەم باسییان نەگریە سوبحان الله لە شەرمان هیچ ئەم قەنەعەتم وایە هەشت خێزانەکەیت کە هەر یەکی ناوەکی خۆشی لێ ناینە قیاس بەسەر بکەیت حتما ناوانشی ناو نان بەس عایشەی خۆی ئاشکرا کردێت عایشە هیچی تێدا نەدەهێشتەوە هەمووی باس دەکرد بەس ئەوەکانی کە باسییان نەکردێت سوبحان الله دێکەواتە حتمما ئەگە بە عایشەی گوتبی سۆر و سپی ئەی دەبیت بە ئەم سەلەمەی چ گوتی کە لە هەمیان جوانتر بووە دەبیت چ بە ئەم حەبیبەی گوتبی چ بە سەفیەی گوتبی خەدیجەیە کە لە بیری نەکرد تا وەفاتی فەرمووە مەقسەدم ینی بەڕاستی ئەو ئوستوبە بەڕاستی دڵی ئافرەتی خۆش دەکات بەڕاستی ینی هەست بەوەی دەکات ئەو پیاوە ئیحتیمامی پێ دەدات کە ئافرەت کەنجین دەڕوخێ کەنجین زانی پیاوەکە ئیحتیمامی پێ نادا بەڕاستی ئافرەت دەڕوخێ ئافرەت کەنجی سیقە و متمانە پەیدا دەکە بە ذاتی خۆی کەنجین هەست دەکات لەو ماڵی سەردارێکی هەیە سەیوانێکی هەیە کەنجین بزانین پیاوەکە ئیحتیمامی پێدا یەک لە شێوازی ئیحتیمام جوانی بانکردنی ئەوە تخوا وەڵای هەبوو بە ئافرەتێکۆ هێرە تخوا هێرە قسەیە ئەوە يعني ئەوە یان ناوەکی ناشیرن یعنی ڕۆڕەش نازانم چ بەقوام بیستیتم چووکە یعنی بەڕاستی ئەو ئوستوب نییە تو بە ماڵ و منداڵی خۆت بەو ناوە ناشیرن و بەو سیفاتە ناشیرنانە بانجام بکەیت تعاملی لەگەڵ ئەوەی مامۆستا لەبەری ماوەکەشمان کەمە خاڵی ترمانەیە هە لەسەر و باسە دواتر دەمەوێت درێژە بەرنامەکە دێن پێم وایە حەقی خۆی پێ بدەین بە چەند بەرنامەشتی ئینشاءالله بەڕێستان بیستیزاوی فەرمون پێغەمبەری خوا لە نێو ماڵدا صلی الله علیه وسلم عائشەی دایکمان ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێواسیەوە دەکا پێشەوەی ئەو پرسیارە بکەم ینی دیارە ڕێی پێدایە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە خۆی قسەی نەکردیە عائشە ئەو فەرمودانە باز بکە کە مەوزوعی داخیلین لەبەرەوەی ئومەت لێی فێر بن زۆر کاتبوو بە لە هەندە فەرمایشتانە بینیمانەکە دایکمان عایشە جێڕاویتەوە باسی حەمام دەکا بۆ نمونە باسی گەرماو دەکا کە چۆن ئاخۆ لەگەڵیان چووتە ژۆرێ گەرماوی لەگەڵ کردوون یان نا طبعا سبحان الله یەک لە عەجائیباتی یەک لە ئیمتیازەکانی ژیاننامەی ئەو پێغەمبەرە ئەوەی عەلەیهی سەڵات وسەلام هیچ سڕی تێدا نییە یعنی حتا قەزەی حەمام کە سرترین شتە باس کراوە سێ لە خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەفیە وأم سلمة وعائشة هر سيكيان بالروايات الصحيح باسي خوشوشتين خوان كردو لقى بيغمبري خو عليه الصلاة والسلام هر سيكيان دفرمون ايما ليك تشخو ما عندشت عائشة دفرموي كردم قول يا رسول الله أتو آويلون بيلو أتو آويلون بيلو غير أو قيسك بو لو خلاص نبي بزانب أو حتى الحمام مش هذا بازي كان صعبت هلا الحمام مش هر خوشي شادي سبحان الله يعني يعني او بياوا كلاجش نكاي بيك ولا حمامي خودشون لا اثناء خوشوش نك دو سي خوش نك انت زايد سو محبه بيدا دك انت زايد خوش ويستك وامين خوش ويستو امين هروني اتو هباري لبو بينو كاكا الحمامش زور اسلوبك زور نشأتك زور روحيانتك زور حب خوش ويستك كدايتي يعني كبيغمبري خو عليه الصلاه والسلام ليك تاش لك طبعا حموي وابون بس اوسي خزانه اشكلان كري انا حموي بقناعه ما ليك تاش لقى بيغمبري خو عليه الصلاه والسلام خوان شوشتيا كخوش يعني شوشتيا بخوشي خوان شوشتيا بقصي خوش خوان شوشتيا زابوي براسي امش يعني خالشي زور سير زيان نامي بيغمبري خو عليه الصلاه والسلام حتى لكاتي حمام كردن لكاتي خوش شوشتنيش وي كرديه كأم خوش ويستي ببتماي زياده محبه زیادە خۆشەویستی زیادە عشق و ئەمین لەگەڵ خێزانەکانیدا ئینسان نەخۆشەکەوێ خێزانەکانی پێغەمبەرش کە داچی مانداران حتمما نەخۆش کەوتون چۆن تەعاملی لەگەڵ کردوون کاتێک کە نەخۆش کەوتونە طبعا ئەوەش زۆر بابەتێکی گرینگە لەبەر چی چونکە ئافرەت کە نەخۆش دەکەوی
هەست بە غەریبیەک و هەست بە نازەکی دەکات زۆر پێویستی باڵگرتی ناز زۆر ینی هەست بەوەی دەکات زیاتر لە کاتەکانی یەک ئیحتیمامی پێ بدا یەک مەسەلەن زیاتر پشوو بخوا غەمی لێ بخوا لێی بپرسیتن زا سبحان الله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر هەر خێزانێکی نەخۆش دەکات جارێ دەیفەرموو چێن دەرە دێشی مەسەڵەن ئەگەر بیگۆ با سەرم دێشی یان زگم دێشی یان قاسم دێشی عائشە دەفەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمووی دەستی لە شوێنی ئێشەکەی دادەنا ئەو زۆر میمە کاک زەوەر دەستدان لە شوێنی ئێشەکەی چکە ئێستا پێ دەڵێم لەبەرچی ئەو زە دەیفەرموو اللهم رب الناس اذهب البأس اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاءك شفاء لا يغادر سقما عائشة فرمي لبيغمبري في رو دعاء بو كاتك سرم ديشا يعني زقم ديشا شوينكم ديشا لما يا رسول الله إيرم ديشي أو نازا زان براستي بي يعني برقصتي بي بلا أو أفرت بيوس نازي هرقري ونيا شكو براستي أفرت أقا نخوش كد لماڵی پێ و احتیمامی پێ نەدا واللهی دەردی گرانتر دەبی واللهی زیاتر نەخۆش دەکەوی ڕوحی نەخۆش دەکەوی پێش جسمی نەخۆش ڕوحی ئەزیەت دەخوا پێشەوەی جسمی ئەزیەت بخوا ئەتوکە دەست لە شوێنی ئێشەکە دانا هەندێک دوعا لەگوڕ بابەکە دوعاش نازای فاتحە لێ بخینەوە نیە فاتحە شیفایە ڕاست فاتحەش لێ دەخین فوی لێ دەکەم بەڕاستی ئافرەتەکە چا دەبێتەوە هەر چا دەبێتەوە بۆیە ئەو یازە ئافرەتەی کە هاتن باسی پیاوەکانی خۆیان کرد یەک لەو ئافرەتانە دەزانی چی گوتبووی عائیشەی دەفەرمی هیچ کاتێک پیاوەکەم دەستم لەسەر برینم دانانێ بزانە کەواتە دەستدان لەسەر برینی ئافرەتی زۆر زۆر سارشکەرە و زۆر هیوا بەخش و ئومێد بەخشە بۆ چارەسەری جا بۆی بامەش فێر بینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە ئافرەتەکە نەخۆش دەکەوێت کاکە هەر عەلەقم بڕۆ لای ئەرە کوبی ئافرەت باش بە قورئان هەیە نییە هەتا ئافرەتەکە قید دەبتۆ جارێکی پێ نارێ کوی هەر نارێ وەرە بت بەمە دکتۆری ئەرە ئافرەت چتە بەڵڵە دوعا لۆ دەکەم بە قورئان ئافرەت پێنج فەرزە من دوعای لە بۆ تو دەکەم ڕەبی خوا شفات بداتێ ها ئەوەش بینە دوعای لەسەر بخینە دەستی لەسەر سەری دانێ دەستی لەسەر سوشیدانێ دوعای لە بۆ زای چەند دڵی خۆش دەبی هەر دەبتە عیلاج وەڵڵە قید دەبتەوە بەڵام ئەتو چەند ژنەکەت ئیهمالکەی ئەوەندە بەستە زمانە دەرد و عیلەت و نەخۆشیێکی قورسەر دەبیتە مامۆستاماوەکەمان کۆتایی هات نازانم بەرنامە کوڕی ماشەڵڵا بەرەکەت بی خوا گەورە ئینشاڵڵا تەواوی دەکەی مژدە دەینە بەڕێزان کە لە ئاڵلقەی داهاتووی بەرنامەی ئینشاڵڵا بە هەمان شێوە درێژە دەدەین بە تەوەری بەرنامەکە تەعاملی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ خاو خێزانی لەگەڵ منداڵەکانی یان ئەو شەشۆگرتانی کە داهاتنە پێشی ئاخۆ چۆن ساڕژ دەکرد چۆن تەعاملی لەگەڵ شێشەکان دەکرد ئینشاڵڵا بەرنامە درێژە دەبێت ئەما دەمانێت سوپاسی زەنەی مامۆستاکەین ئەگەر وتەی شەوی لە کۆتایی زۆر سپاس دەکەم خوا جزای خێری ئێوەش بداتەوە خوای گەورە موفەقتان کە و خوای گەورە ئەو دەشمانی قبوڵ کە یا ڕەبی ستۆدیۆ و ماڵەکانت ئاوادان کردەوە خالی دراز خوای گەورە پایدار و تەمەندرێژکە و عاقبەت خێر ئینشاڵڵا مامۆستا سپاسی ئامادەبوون دەکەین خۆشەویستان تاکو دیدار بەخوا گەورەتان ئەسپێرم سلام علیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه